بەهێزبوونی سوودانی ترسی دروست کردووە و ڕەنگە بگاتە کوردستانیش. ئایا سوودانی لە هەڵبژاردنی داهاتوی عێراق لیستی دەبێت و هەڵوێستی شیعەکان چی دەبێت؟ لایەنە شیعەکانی ناوچوارچەوەی هەماهەنگی ترسیان لە بەهێزبوونی پێگەی جەماوەری محەممەد شیع سوودانی هەیە و ڕێگریشن لە بەردەم جێبەجێکردنی کارنامە حکوومیەکەیدا. فەخری کەرەم ڕاوێژکاری مام جەلال سەرۆک کۆماری کۆسکردووی عێراق بە ڕۆژنامەی شەرق الەوسەتی ڕاگەیاندووە ئەرکەکانی سەرۆک وەزیرانی ئێستا بەرەو قورسی دەچن، هەرچەندە نیازی باشی هەیە و دەیەوێت هەموو کارنامە حکوومیەکەی جێبەجێ بکات، بەڵام بە پەرژینێک لە گوشار دەورە دراوە. ناوبرا وتیشی ئەو هێزانەی کە چوارچێوەی شیعە یاخود چوارچێوەی هەماهەنگیان پێکهێناوە فەرمانڕەوایی ڕاستەقینەن و حکوومەتیش ناتوانێت لەو ڕێڕەوە لا بدات کە چوارچێوەی هەماهەنگی بۆی داناوە. ئەوەشی خستە ڕوو کە لایەنە شیعەکان مەترسیان هەیە لە هەڵکشانی پێگەی محەممەد شیع سوودانی، بۆیە داوای لێکراوە 6 مانگ بەر لە هەڵبژاردن دەست لە کار بکێشێتەوە ئەگەر بیەوێت بەشداری لە هەڵبژاردنەکاندا بکات و ئاماژەشی بەوەدا مالیکی ترسی هەیە لەوەی سوودانی سوود لە پێگەی حکوومیەکەی وەربگرێت. بەهۆی بڕیاری ناردنی پارە بۆ هەرێمی کوردستان و پابەندبوون بە بڕیارەکانی دادگای فیدراڵی، سوودانی ئێستا لە هەرێمی کوردستانیش چاوی زۆری لەسرە. بەپێی ئەو پلانەی کە سوودانی دایڕشتووە و ستاندەر چەند زانیاریەکی دەستکەوتووە، لە داهاتوودا ئەو لیستەی سوودانی بۆ بەشداری لە هەڵبژاردنی داهاتووی پەرلەمانی عێراق دروستی دەکات، کاندیدی لە پارێزگاکانی هەرێمی کوردستانیش دەبێت. پێیان وایە دەتوانن دەنگ بهێنن بۆ ئەوەی لە داهاتوو خۆی وەک نوێنەری هەموو پێکاتەکانی عێراق پیشان بدات.